پەرلەمانی کوردستان کۆبەوە و خوێندنەوەی دووەمی بۆ مادەی یەکەمی پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان کرد. ئەمڕۆ تەنها لە دانیشتنی ئەمڕۆدا تەنها مادەی یەک قسەی لەسەر کرا، چونکە بەڕاستی مادەی یەک مادەیەکی دوور و درێژ و بە تەفسیلە پێناسەی تەواوی بەرگە و مادەکانی تری ئەم پرۆژە یاسایە دەکات کە لە 48 بەرگە پێک دێ مادەی یەکەم خۆی لە پێناسەکان دەبینیەوە. هەرچەند مشتۆمڕی زۆر بە دوای هەنێک بابەتە هات لەسەر بابەتی مامۆسایانی وانە بێش ئێمە پێمان بابوو کە زەڕورە مامۆسایانی وانە بێش پێناسەیەکی تایبەت بە خۆیان هەبێت، چونکە من ڕێژەیەکی زۆرن کۆڵەکەی بەڕێوەبردننی پرۆسی پەروەردن لە نێو وەزارەتە. پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن یەکێکە لە پرۆژە گرنگەکان و باوتەی ئەندامانی پەرلەمان. ئەم پرۆژە یاسایە با دەرچواندنی سیستەمی پەروەردە ڕێک دەخاتەوە. ئەو پرۆژە یاسا پێنج دەواازە لە خۆ دەگرێت. دەواازە یەکەمیان بنەماگشتی و ئامانجەکانە، دەواازەی دووەم پەیوەندی بە دامەزراوە حکومیەکان هەیە، هەل لە باخسی ساوایانەوە تاوەکو بنەڕەتی و ئامادەی و پەیمانگایەکانیش. دەواازەی سێمیان پەیوەندی بە دامەزراوە ناحکومیەکان هەیە کە کەرتی تایبەتە. دەواازەی چوارەمیش باز لە تەشکیلەی وەزارەت دەکات، چکە لە ڕابردوودا وەزارەت بە سیستەم ڕێکخرابوو، لە ئێستادا دەبێتە پرۆژە یاسا. دەواازەی کۆتاییش حکومە گشتەکانە. ئێمە لە ڕابردوو وەزارەتی پەروەردە یاخود کەرتی پەروەردە بە دوو پرۆژە یاسا بڕێوە دەچوو لەگە سیستەمی تەشکیلەی وەزارەتەکەش، بەڵام لە ئێستا دەکراوەتە یەک پرۆژە یاسا. پرۆژە یاسایەکە لە 181 مادە پێکاتووە. چاوەڕوان دەکرێت چەند کۆبنەوەیەکی پەرلەمانی لەسەر بکرێت تا خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن تەواو بکرێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.